چی ئەڵەی سەبارەت بەم خۆپیشاندان زۆر خۆشحاڵم کە میلەت هیوادارم زیادی بێتە سەر جادا هیوادارم ئەمانە کاتی ئەوەیان بێخوای گەورە و خەڵکیش نەفرەتیان لێ بکات بۆ ئەوە نەهاتم دەستخۆشییان لێ بکەم تا ئەستەگەنە هیچ شتێکیان نەبووە بۆ منێکی کەمەندە ماوەی 120 ڕۆژە چاو بە 150,000 نەکەوێ بداتیە یا ڕەبی خۆشەقی بێ حورمەتیان دێ هەڵا مەعاشیان نێڵە ئیش و کاری خەڵکیشیان نێڵە من خۆم ئیشەکەم دوکانم هەیە ئەسەر ڕێگە هەزار بلە بۆ چێتە ئەوێ ڕاستە بۆ جیاتومێ بەڵام ئیشەکەم نەماوە کارم نەماوە بۆەوە هاتووم ڕسوایی ئەم حکومەتە بە خەڵک بسەلمێنم بۆ تەواوی خەڵک سێری کات و بزانێ چی حکومەتێکە و کێ و کێ نییە ئەم دەمەکاتەوە ئەو تاوانباران هەمویان وەکو یەک تاوانبارن کەس خۆی نەکا بە شانی شەریف لێم کەس نەخۆی نەکا بە ئەسحاب لێم هەمویان خۆی گەورە بە نەحلەتیان کات و شەقی بە حکومەتیان تیا هەڵا ئینشەڵڵا لەکیە داواکاریم هیچ لەم حکومەتە نییە بە حکومەتی نازانم هەتا داواکاری لێ بکەم هەتا 30 ساڵی ڕێک ئەمە لە حکومەتم بەڵام حکومەت نییە بۆ من کە بۆ منیش نەبوو کەواتە حکومەت نییە باشە برایجان بەردەوام بین هەتا یەکێک یەت ئەڵێ بڕۆنەوە بەرپرسان حکومەتم نییە هەتا بێت کەس نازانێت لەکوێن و لەکوێ دانیشتون ئەستەگەن وای لە تۆ بە کامێرە و بە ئایلا بۆ لە دوورۆ قساکەن کەواتە ئەمەنە بوونیان نییە کە هاتن ناو خەڵکە ئەو کاتە بوونیان هەیە من لە خزمەتدا تۆ ئەڵەی چی بوو سەبارەت بەم خۆپیشاندان وەڵی من شتێک نابینم لەم هەرێمی کوردستانە بەناوی حکومەتێک بوونی نییە تا بێ بەدەم مافەکانی خەڵکەوە وای لێ هاتۆ کە خەڵک خۆی هەڵسێ ئەم حکومەتە تێک بەدابی ڕوخێنێ حکومەتێ دەربێتە شوێنەکەی کە تۆ پێ و بەڕێوە ناڕێواسی لێبێنە کە تۆ ناتوانانی خزمەتی میلەتەکەی تۆ بەس خزمەتی جیرفانی خۆ دەکەی لەگەڵەوەی کە لە چوار دەوتە میلەتیش بۆ خۆی ئەمرێ لە برسا خۆی گوێی لێ نییە داواکار وڵات چات داواکارمانەوە زۆرە خۆ 30 ساڵە لەسەر حکومن داواکارێکی میلەتیان جێبەجێ نەکردووە